سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد. با بڕێن بەلای بەزمەکەمانەوە. تەحەموولتان بێت بزانین وەزعەکە بەدەست چێوەیە. جاوسا حەسبەر ئوسوڵ ئاوای لێ ئەکەین و اینجا ئەچینەوە بۆ ئەو لاو. ئەی چۆن کاکە خۆ ئەمە هەروە هەموو شتێک ئێستاوە کتابی هەیە کاکی خۆم. بەخێر بێن هەمووتان بەخێر بێن سەر چاوان. هیوادارم دەنگ و ڕەنگ و هەموو شتێکم باش بێت. ئەرە وەڵا یەخوا عافێتی بێ کاڵا ئارام گیان، عافێتی بێ برای باوکەکەم، عافێتی بێ عەشرەت گیان. باش با بەڕێزانێک کۆ ببنەوە ئەچینە ناو قسە و باسەکان خۆشەویستانی من. ئەمە چ کێشەیەک هەیە لێرەیە؟ لە تیکتۆکەکەیە کێشەیەکە بۆ خۆشەویستان بەداخەوە ویسمان کێشە نەبێ، بەڵام دیارەی تر ئەم دنیاە بێ کێشە هیچی ڕێناکەی بوومان. بەراوەڵا چی بکەین؟ ببوورن خۆشەویستان یەک دەقیقەت خۆ یەک لەحزە بۆ برای خۆتان. ئێستا ئەو کێشەشان بۆ حەلەکەم بەخۆ. هەموو شتێک تێکشوو بەسەر یەک. ببوورن خۆشەویستانی من. ئێستا باش باشە ئازیزان، ببوورن بەخێر بن خۆشەویستان. سەرەتا پێش هەموو شتێ دەبێ بڵێم چەند ڕۆژێ لەمەوبەر بە ئاگاداری هەمووتان کۆمەڵێک کەسی تر لە پرۆسی هەڵبژاردنە لەژێر ناوی پەرلەمانتاریە بۆ ئەبەت ژیانی خۆیان و ماڵ و مناڵیان کەوتە ناو ناز و نیعمەت و موچەی باش و ئیمتیازی شاهانە بۆ خۆیان ئەتوانن هەموو تەمەن بۆ خۆیان بەخۆشی بژین. تۆی دەنگدەری ڕەش و ڕووتیش، تۆی کادری 20,000 و 50,000 و 75,000 هەتا 4 ساڵی تر بۆ خۆ لە گوپی خۆ بدە و هەوای سکی خۆ دەرکەوت و ڕەبە. جا خۆشەکەی لەوایە هەیشیانە پێشتر ژنەکەی یا مێردەکەی ئەندام پەرلەمان بۆ لە بەغا، ئێستا ئەوی تریان چووە. ئەمەش پەیوەندی بە بەرغەلبوونی کۆمەلگاوە هەیە. بەڕاستی کۆمەلگایەک ئەگەر بەرغەل نەبێ بە مانای کەلیمە ناکرێت 4 ساڵ تۆ مێردی یەکێک کەی بە ئەندام پەرلەمان 4 ساڵی داهاتوو ژنەکەیشی بکەی. جا ئەگەر کچ و کوڕیان بوو هیوادارم دەنگیش بە کچ و کوڕەکانیان بدەن بۆ ئەوەی ئێوە دابنیشن بۆ خۆتان لە سکی خۆتان بن، ئەوانش بۆ خۆیان بچنە لوتکە. کاتێک کە تۆ ئەحمەقی خەڵک دەستی خۆش بێ بەڕاستی کە هەموو یاریەکەت پێەکە. ئێمە لە بەردەم کۆمەڵی هێزداین لە باشووری کوردستانە کە بەڕاستی هێزی بێویژدان و بێمڕاڵن، خاوەنی هیچ پارادایمێک دیدێکی نوێی ژیانکردن نین. لەسەرێکەوە پارتی وێشێتی هەیە کە هەتا دووەڕادە بە درێژایی 35 ساڵی ڕابردوو ستەمکار بوون، دەزی و چەتەییان کردووە کەچی 1.5 ملیۆن دەنگیان بردووە. باشە کۆمەلگایەک لە 10 ساڵدا 60 موچەی دزرابێ، واتە نزیکەی 4 ساڵ لێ دزرابێ، 400 باجی بۆ جار کرابێ کەچی هێشتا ئامادە بێ 1.5 ملیۆن دەنگدەر متمانە بۆ ساتە بکە، بەڕاستی تراژیدیایە.
هەڵبەتە ئاگاداری ئەوەیشم کە یەکێتی و پارتی بەڕاستی یعنی ستەمەکەن لەو خەڵکەیش کە کابرا مۆزەفێکە موچەخۆرێکە چکە من خەڵکەی ئەڵێ کاگەرم تەلەفۆنم بووە کە ئەڵێ کاکە تۆ لە ناوەکەی لە فڵان مەکتەبە بۆچی نایدەمان کردبی یعنی زۆرێک لەمانش دەڕاستیە بە ئەو قسەی ژۆکۆڵێن بە قسەیشت بۆ دسکەین بە قسەی کوردەوارێکی خۆمان زۆر جار بە زۆر ئەو خەڵکە ئاوالەکەن لە حقیقەتە ئەمە ئەوە پاشان دەنگدەری دەسەڵات بە ژەوەندی شخصی و مادی بە حیزبەوە گرێیاوە بەڵام دەنگدەری ئۆپۆزیسیۆن تەنیا جەهل و نەفامیە لە واقع ئازیزانی ئارام ئەحمەد من حورمەتم بۆ هەمووتانەیە ئەم قسەیە ئەەکەم بۆ مێژوو هەڵیگرن هەر ئینسانێک لەم دنیاەیە بە پارە دەنگی خۆی بفرۆشێ دەنگی خۆی بدە ئەوێتیش ئەیە با باش بیزانن ئەگەر نوری چاوم بێ لەگەڵ چووی بە 25,000 بە 50,000 دەنگتدا قەسەم بەخوا ئەوی کێژیت تەواو 50 بۆکەن بە 200,000 بە 500,000 ئەوی کێژیت چونکە ئەوە جۆرێکە لە لوتکەی بیئەخلاقی بەڕاستی چونکە نرخەکەی پەیوەستە بە قورسی و سەنگی ئەو کەسە بۆ نمونە کاتی لە هەرە قورسەکەی پارتی وێشێتی نرخەکەیان ناگاتە پارەی یەک جۆرەکە باشە بەڕاستی ناگاتە پارەی جۆرەکەیەک ئێستا لە ناو پەرلەمانتارەکانی یەکێتیە لە مەنتیقەی سێوانە کێشە دروست بووە شێخ حمەینۆکان بە فەردە پارەی هێناوە ئازیزان سەرفی کردۆ بۆ ئەکرەم لە کەلار باشە زەربەی لە هەموو کاندیدەکانی خۆشیان داوە باش نییە تەنها و تەنها بۆی ئەکرەم دەرچێ جاب کەس نازانێ هونەرەکەی لە چیە شێخ ویستی ئەکرەم بنێرە بۆ بەغا باش نییە بەڵام هونەرەکەی ئەزان لە چیە بەڕاستی خوایان بێ ئەوەشان بۆ باسەکەم ئەکرەمیش حاجی مەحموو واتە خولە سەنگاوی کەیسە بۆ بە حاجی پیان حاجی مەحموو لە کتێبەکەیە باسی باوکی ئەکا کە چۆن جاش بوو چۆن پێشمەرگەی کوشتووە چی کردو چی نەکردووە بە هەمووشیان کوڕەکان کرد بە ئەندام پەرلەمان ئەیزانم بۆچی بەڵام جارێ با بمێنێ بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد چاوەڕوانی کردن لە کۆمەڵگایەکی ئاوا بۆ ئەوەی وەرچەرخانێک لە دۆخی خۆیان بکە نەک تەنها قورس نییە دەتوانم بڵێم چاوەڕوانێکی زۆر بێهودە و زۆریش گەمژانەیە هەر کەسێک لە ئێستاوە بە نیەتی ئەوە بێ چونکە ئێستا هەیە بۆ نمونە 2 ملیۆن زیاتر خەڵک دەنگی نەداوە بۆ دەسەڵاتی یەکێتی و پارتی باش نییە ڕەنگە هێزی پۆپۆلیسی کە دروست بێ بۆ 4 ساڵی ئایندە بۆی ئەو 2 ملیۆن دەنگی باتێ بەڕاستی هەر لە ئێستاوە بۆوانە ئەڵێم کە ئەوانە خەڵکانی بەڕاستی بێمڕاون بە هەمووانەیە ئازیزان لێرەدا هەوڵ ئەدەم بابەتیانە بە گوێرەی توانایی خۆم هەڵسەنگاندێک بۆ پێگەی حیزبەکان بکەم لە باشووری کوردستانە دیارە هەڵبژاردن لە عێراق وەک هەر پرۆسێکی تر بێبەش نییە لە تەدەخڵکردنی دەستی دەرەشی بە تایبەتی ڕۆڵی تووشیا و ئێران لە ڕۆڵی هەیە ئێران ئەم جارە هەوڵیدا لە ڕێگەی دەنگ و سنووقی دەنگدانەوە پێگەی هێزە وابەستەکانی بپارێزێت چونکە لە ڕێگەی چەکەوە بە تەواوی ناتوانێت ئەوە بکە سەرەتا ئێمە لە پارتی و دەست پێەکەین باشە چونکە بۆ لەبەرەوەی پارتی حیزبی یەکەم بوو باش نییە بۆچی پارتی توانی ببێتە حیزبێکی براوە باش نییە دوای هەڵبژاردنەکانی پار بۆ پەرلەمانی هەولێر من بۆ خۆم ئەوەم باس لە لایڤەکە یەکێتی بەم حاڵەوە بە ماراسۆنیش پێش پارتی نانگاتەوە بەڵام یەکێتی گوێی لە من نەگر لە واقعا لایەن گرەکانیشی چونکە بە پارەکارەکەن بۆ شانخاڵیکردنەوە لەژێر فشاری ڕەخنەکانما تەنها گوێن ئەێن و تۆهمە ئەپێچنەوە لە دوایشە ئاوا باجەکەی ئەدەن بەڕاستی ئێستا لە ئێستاوە من ئەمە بە شاهدی هەمووتان بە شاهدی مێژوو یەکێتی ئاگادار ئەەکەمەوە ئەگەر ئاوا سیاست بکەن 4 ساڵی ئایندا سەنتەری سلێمانی زۆرینەی دەنگەدا بە پارتی باشە ئەم زۆنە کە زۆنی سلێمانیە تا ئێستا خۆڕاگر بووە تەحەدای بنەماڵی بازانی ئەکا یان دەنگ ئەسووتێنێ یان دەنگ نادا یان ئەیدا بە هەندێک لایەنی تر خەڵک پەستە لە یەکێتی و لە ناڕازیەکانیش ئاوا بن خەڵک 4 ساڵیکە دەنگی خۆیدا بە پارتی من حەز ناکەم لە واقعا من بەڕاستی من خۆتانزان لە تەخوین ناترسم من حەز ناکەم ئەم دەڤەرە بکەوێت باش نییە نامەوێت حتا یەکێتی بەرامبەر بە پارتی بشکێت من ئارەزوومە پارتی یەکێتی دەسەڵاتدا نەمێننەوە خەباتیشم چەندین ساڵە بۆ ئەمە کردووە کە ئەم دوان دەسەڵاتیان نەبێت بەڵام ئارەزووم نییە یەکێتی نەمێنێ پارتی ببێتە خاوەنی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی پارتی حیزبێکی ستەمکارە لای من ماشێنێکە بۆ دروستکردنی ئینسانی کۆیلە و ئینسانی خەسیو باش نییە یعنی تاک حیزبی لە هەرێمی کوردستانە بەڕاستی دیکتاتۆریەتێکی زۆر خراپ بەرهەمهێنێ بۆیە باسەکە لای من ئازادیە پێش نان و ئاو مرۆڤی ئازادی لێ زەوت کرا
هەموو شتێکی لێزەوت ئەکرێ خۆشەویستانی من. بەڵام دوجار مرۆڤ لە سنوورێکا دیفاع دەماکات، باشنێ لە سنوورێکا تەسلیم نابێت. بێکاری و بێنانی و بێموچەی و چەوسانەوە و بێدادی دەمداخستن و بێخزمەتگوزاری وای لێ ئەکا دەنگ بە پارتی بدا. مرۆڤ بە سروشت خۆی بۆ جۆرەیە ئازیزانی من ژیانی دەوێت. تۆ ئەمانەی بۆ دابین ناکەیت دەنگ بۆ دەدا بۆی دابینەکە. خەڵک نان و یەشێتی و نان و حیزبی ناوێ ئیتر، نان و ژیانی ئەوێت. یەشێتی وەک ئێستا لە دەڤەری سلێمانی دەمی خەڵک دابخە، ئازادیەکان ورد و خاشکە عاقیبەتەکەی لە ناوچوونە بەداخەوە. ئەو کاتە خەڵک ئەڵێ جا جیاوازی پارتی یەشێتی چییە؟ پارتی باشترە. بەس نییە خزمەتگوزاری هەیە، موچەی هەیە، ئاوەدانی هەیە، ڕێگەوبانی جوانی هەیە، پارک و فەڵەفیساری هەیە، بەس ئازادی نییە. باشە کە یەکێتیش ئەوانە هیچ نەکات و ئازادیش زەوت بکات لە دەڤەری سلێمانیەکە تا ئێستا زەوتی کردو بەداخەوە، ئیتر خەڵک خۆی داواکە با پارتی بێت و حکومان بکە. پارتی ساڵانێکیشە خەبات بۆ ئەمەکە خۆشەویستانی من. ببینیم جیاوازی هەولێر و سلێمانی 25 ساڵە، هەولێر 25 ساڵ پێش سلێمانیە. خەڵک دوجار ئەڵێ باشە من یەشێتی، ئەی کوا مافەکەم، کوا موچەکەم، کوا ئازادیەکەم، کوا ژیانەکەم، کوا کارەبا فەڵان فیسارەکەم، کوا ڕێگەوبانەکەم، کوا هەموو ئەمانم. خۆشەویستان یەشێتی لە هەڵەبجە و ڕانیە و لە سلێمانی کەمی کردووە، نزیکەی 90,000 دەنگ کەمی کردووە. خەڵک دەنگ بە وەها بوو بە نوخشە نادا یەشێتی نیشتیمانی، چونکە ئەمانە خزمەتی هەڵەبجە ناکەن، فیستیفاڵی دانولە و هەنار نایخوا بۆ خەڵک ژیانی ئەوێ. با لە خیتابەوە دەست پێ بکەین کە خیتابی یەشێتی چۆن بوو. یەشێتی خراپترین خیتابی هەبوو خۆشەویستان. یەکێک لەوانە ئەیوت پاوەڵ تاڵەبانی ئێمە دەنگی تۆین لە بەغا. ئەمە بۆ دەنگدەرانی یەشێتی و بۆ بەرەی ناڕازی نایخوات، چونکە دەنگدەری یەشێتی و بەرەی ناڕازی پێیان وایە کێشەکە لە هەولێرە، پێیان وایە لەوێوە دەچەوسێنێنەوە، پێیان وایە لە هەولێرەوە زوڵمیان لێکرێ، پێیان وایە لە هەولێرەوە پارتی مافیان ئەخوات، لە پارتی خزمەت ناکا، پارتی هیچ بۆ سلێمانی و ئەملا ئەولا ناکا. ئازیزان کە ئەڵێم سلێمانی قەسم هەموو ئەو زۆنەیە کە هەمووتان ئەزانن. بۆیە ساڵانێکە ئەوانەی لە بەغا ئەندام پەرلەمان بوون بە نمونە کەسی وەکو موسا نائەمین هاتنەوە کوردستان و ئەیانوت کێشەکە لە بەغا نییە، بەڵکو لە هەولێرە. هەولێر نایەتە ژێربار، هەولێر کێشە بۆ موچە و چوچ و ئامە دروستەکە. بەڵام تیمی یەشێتی لە ناو حکومەت کە خراپترین تیمن هیچ هەڵوێستێکیان نەبووە لە ناو حکومەتیان. لە ناو حکومەت هەڵوێست و کادانەوەیان نییە بەرامبەر ئەوەی چی بۆ هەولێر و بادینان ئەکرێ، بۆ چی بۆ زۆنی سلێمانی ناکرێ. لە بەرامە قسەکانی مناکە پێشووتە قسەمەکرد یەکێتەکانیان و ئارام محمەد بووە پارتی. تۆ سەری ئەو مەهزەلەیەکن کاکە، سەری ئەو عەقڵیەتە، چونکە ئەم قسە فڕێدانە هیچی تێناچێ، باشە، چونکە توانای بیرکردنەوەی نەماوە، بەس قسە فڕێدە. بەگشتی ئازیزانی من دەنگدەری یەکێتی و ئۆپۆزیسیۆن پێیان وایە کێشەکە لە هەولێرە نەک لە بەغا. حکوومەتی هەرێم بەگشتی بەرامبەر فەرمانبەرانی هەرێم تاوانبارە، چونکە شەفاف نییە لەگەڵ بەغایە. ئەو حکوومەتەی کە تیمی یەکێتیشی تێدایە دەڵێ مەسوول بەجێمان ناکات و کار بۆ ئەم زۆنە ناکە، قبوڵی مەکە بگەڕێرەوە سلێمانی. بۆیە کاتی یەکێتی ئەڵێ دەنگی تۆین لە بەغا ئەم دروشمە ئەرزشی نییە. باشە بۆیە هەرێمی کوردستان یان ناوچەی سلێمانی ئەبێت لە هەولێرەوە چاک بکرێ، نەک لە بەغاوە چاک بکرێ. لە بەغاوە نییە کێشەکە، بەڵکو لە هەولێرەوە ئەبێت چارەسەر بکرێ. بەڕاستی من کاتی خۆی وتم ئەگەر من حکوومەتی هەرێم بم قەتێ نەوت نایە بە بەغا، بەڵام دەبێت ژیانی خەڵک موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێ، دەستی خزمەتگوزاری بکاتە هەموو کون و خۆشببوونی یاریمی کوردستان. ئەگەر ئەمە ناکە دەبێت داواکانی بەغا جێبەجێ بکات. ئەم دوو بەدیلە هەیە، شتێکی تر نییە بەڕاستی. باشە یعنی تەنها ئەم دوو ڕێگایە هەیە. دروشمەکە یەکێتی تا سنوورێک بۆ کەرکوب معقول بوو، بەڵام بۆ هەرێم و دەنگدەری یەکێتی بەڕاستی قیمەتی نەبوو لە واقع. هێشتا خەڵک لەم زۆنە دەنگی خۆیان دەدەن بە کەسانەیە کە لە بەغا شەڕی حکوومەتی هەرێم بکە، بە کورتی شەی دەسەڵاتی هەولێر بکە. یەکێکی تر لە فاوڵەکانی پاوڵ ئەوە بوو ئەیوو لە بەغا پێیان وتوم موچەی سلێمانیتان بەجیا دەدەینێ ئەگەر ئەتانەوێ من قوبوڵم نەکردووە. ئەمە بۆ هەموو ناوچەی سلێمانی کفرە لە واقع، چونکە بۆ پاوڵ خۆشی ئەزانێ، هەموو کات ئەزانێ، دەبوو ئەم قسەی نەکردایە. خەڵک لەم ناوچەیە دەڵێ بڕۆ موچەم بۆ بێنە، بڕۆ خزمەتگوزاریم بۆ بێنە، جادۆبانم بۆ بێنە، لە بادنان و هەولێر ئەمە هەیە لێرە ئەوم بۆ بێنە. بۆیە بانگەشەکە لە کۆتاییە بەرەو مهاتەرات و هەڵدانەوەی لاپەڕەکانی ڕابردوو چوو. چونکە پاڤڵ کە وەختی چوو لای مەسئول بارزانی بە پێی زانیاریەکانی من ڕێکەوتنیان کردبوو کە هەڵبژاردن بۆ بەغدا بە بانگەشەیەکی ئارام و ئەوە تێپەڕێ. بەڵام پارتی چۆن یەکێتی تووشی شۆ کرد. گوێ لەم
قسانی ئارا محمد بکن خۆشەویستانی من پارتی بە تەواویشێتی تووشی شۆ کرد بەچی هەموو ڕۆژێک پرۆژێکی گەورەی بڵاوە کردەوە لە قەزای سۆران لە زاخۆ لە هەولێر دەیان پرۆژی ئفتتاح کرد یەکێتی بە تەواوی ئیحراج بوو چونکە یەکێتی هیچی لەم بارەوە نەبوو تاوەکو پیشانی خەڵکی بدا دەستی بەتاڵ بوو یەکێتی یەکێتی ناچار بوو پەلامار بدات دوجار پارتی چونکە حیزبێکی نەزانە کەوتە داوەکە یەکێتیەوە باش نییە فازڵ میرانی هێنا یەکێتی ئەمەی بەپارە ئەکڕی کە فازڵ ئەو قسانە بکە باش نییە ئەگەر فازڵ نەهاتایە یەکێتی بەتەواوی دەدۆڕا واتە پارتی دەبوو لەسەر ڕیتمەکەی خۆی بەردەوام وایە نەک فازڵ بهێنێ بەما یەکێتی ئیسفادەی کرد و پەلاماری ڕابردوویدا لاپەڕەکانی مێژووی هەڵدایەوە هی ئەو هەموو تاوان و کشت و بڕێکە بنەماڵی بازانی کردویانن دیارە سەرەتا یەکێتی ناچار کرا بەڵام ئەم ناچاریە بە قەزانجی یەکێتی کشایەوە بە ویژدانەوە بڵێم خۆشەویستان بۆ مێژوو وەکو شارەزایەکی مێژوو چونکە لە 4 و 5 سەرەتاییەوە من عاشقی مێژوو بووم بەڕاستی باش نییە قسەکانی یەکێتی دژی پارتی و بنەماڵی بازانی لە 100% هەر هەمی ڕاست بوو قسەکانی فازڵ میرانیش دژی فڵان و فیسار و برای مەحمووانە لە 100% ڕاست بوو یعنی هەردووکیان ڕاستیان نەکرد خۆشەویستانی من باش نییە ئەوە نییە بڵێن ئەمیان درۆکە هەردووکیان ڕاستیان نەکرد بەرامبەر بە یەکتر دوای هاژوو هوژ و نیشتنەوەی تەپوتۆزی هەڵبژاردن چی دوای ئەوە چی ئەگەر ئەرچی هەمووتان بەڕێی ئارا محمد بەتایبەتی من قەسمدا لەو خەڵکانەیە کە دەرچوون لە دەڤەری سلێمانی و ئەم بابەتانەیە ئەرچی هەمووتان ئەوەیە لە بەغا ڕێکوتنێکتان هەبێت بەیەکەوە بە مەرجی ئەوەی یەکێتی چۆن لە هەولێر ڕابردوو داشەقی بن هەنگڵی پارتی بووە باش نییە لە بەغاوە نەبێ و لە هەولێریشە بەڕاستی بۆ جۆرە نەبێ یان نەبنە دادەستی گروپی شیعەکانی سەر بە ئێران بەڵکو سەر بەگەلەکەی خۆتان بن ئەوانەشی کاڕۆن بۆ ئەوێ فشار لە هەولێر لە بەغا دروستکەن بۆ سەر حکوومەتی هەولێر تادا بکرێتەوە لە زۆنی سلێمانی وەڵام بەخواستەکانیان خزمەتگوزاری بدرێتەوە و خزمەت بکرێن بەڕاستی بۆیە ئەجزان هەولێر و بادینان ئەم مانگە لەگەڵ ئەو مانگە فەرقی هەیە دەبێت سلێمانی و پێنجێر و شارەزۆر و هەڵەبجە و گەرمیان و کۆیە و ڕانێ و قەڵازی و هەموو شوێنەکانی بەڕاستی وای دەبێت یەکێتی سلێمانی دەیان هەزار شەهیدیەوە ئەسڵن کوڕی گەرمیانی لە مێژوو چەند ساڵی ڕابردووە ڕۆلی گەورە گەوریان بینیوە منتەقی تیان نییە کە هیچ خزمەتێکی ئەم ناوچەیە نەکرێ بەڕاستی ئەم ناوچە بن بە قوربانی سڕاعی یەکێتی و بنەماڵی بازانی بۆیە خەڵکی خەریکە ئاقڵ ئەبێ نان و مێژوو نان و حیزب ناخوا نانی ڕاستەقینەی دەوێت ئەگەر لە ماوەی ئەم 4 ساڵەدا شتێک بۆ دەڤەری سلێمانی نەکەن لە ناوجەرگەی سلێمانیە یەکێتی و هەمووتان ئەیدۆڕێنن باشە نەکە یەکێتی حیزبەکانی ئەیدۆڕێنن بەڕاستی خەڵکی پاک ئەناسم من خۆشەویستان بەقەدە دنیا ڕقی لە پارتی و بنەماڵی بازانیە بۆ ئەوەی یەکێتی بێتەوە سەرخۆی هەساوە بە ئەمدەن دەنگی بە پارتی و بنەماڵی بازانی داوە ئەم جارە کەم خەڵک دەنگیاوە بەڵام 4 ساڵی ئایندە دەبێتە ژمارەشی ئێشگا زۆر من ئەمێ ئەوشان پێ بڵێم هەر بۆ زانینتان من لە کەسێک لە مەکتەبی سیاسی یەکێتیەوە تەلەفۆنی بۆ من کرد و پێوتم نامەی تایبەتیمان ناردووە بۆ هەموو کەناڵ و میدیاکانی یەکێتی کە لەم بانگەشەیەدا بە هیچ جۆرێک لە عەلی نەدێت واتە لە لیستی هەڵوێست با دەنگەکانی شاسورا بشێت بۆ عەلی هەروەش بۆ خۆشەویستان میدیای یەکێتی یەک قسەی نەکرد دژی عەلی ئەمە زانیاری بوو بۆی بیزانین چونکە ئێران و یەکێتی پێیان وایە شاسوار زیاد لە پێویست پێی ڕاکێشاوە چۆتە ئەمریکا چۆتە تورکیا لە سنووری خۆی دەرچوو ئەبێت تەمێ بکرێ بۆیە ئێرانیش لەگەڵ ئەم سیاسەتە بوو دەنگەکانی لیستی هەڵوێست هیچ شاسوار بوو بە یارمەتی ئێران و یەکێتی بۆ لیستەکەی هەڵوێست بچن ئێوە سەیری کەناڵی سەحەرکەن خۆشەویستان سەحەری ئێران باش نییە هەفتە نییە وێنەی علی حەمە ساڵح و زانیاری علی حەمە ساڵحی تیانە بێت خۆمە هەر لە خۆ نییە بۆیە ئەزانی من ئەم سنوورە لە 930ەوە قوربانیە قەسم سنووری سلێمانیە لە ڕێگەی ئاوادانکردەوە بەتەواوی مەغدورە هەر ئەوەیشە لە ناو ئەو منتیقەی ئێمە هەزاران گروپەیە بوون سەدان گروپەیە بوون هەر لە هەرێکە لە ئاشی خوێنێ و ئەو ناوچەیە بەڕاستی گیری خۆ بەس ئەم هەموو گروپەوە کە ئاوا لەیەک ئەدەن لە هەولێر لە بادینانیشە کەس نووزەی لێوە نایە مانگ نییە بەرەمێک لە دەریاکانان نەقم نەبێ هەر هەمووی خەڵکی دەڤەری سلێمانیە بە دەگمەن هەولێر و بادنانی تێدای خۆشەویستان باشە گەنجەکانی ئەم زۆنە هەر هەمووی ڕائەکات باش نییە خەڵکی ئەسلێمانی ئاگام لێ ئەشن بۆ ئیش بۆ هەولێر لەوێ ئیشەکەن ئەشن بۆ کەرکووک ئەشن بۆ بەغا ئەشن بۆ شوێنەکانی تر ئەمەکەمە تاوانە بەڕاستی باش نییە یەکێتی ئەڵێ لە سلێمانی هێزی یەکەمی بێڕەکابەرین کاکە ئەمە هەر بۆ تو کفر ئەو قسەیە تۆیەکی کاکیجان یعنی تو کفرە تۆ لە سلێمانی یەکەمی تۆ سەردەمانە لە سلێمانی هەموو سلێمانی تو بابە من لەبەر سەرا ڕاوەساوم یەکێتی چای پیاوی دەرهێنا لە ساڵ 95 خەڵکی سلێمانی یەکێتی بوو کاکە
باش نییە لە سلێمانی هەولێر هەموو یەکێتی بوو لە بادینان تەنگتان بە پارتی هەڵچنی بوو بە زۆرینەی ڕەها باشە ئێستا تۆ هاتووەڵێی لە سلێمانی یەکەمی شەنازی بەوەکەی بەرامبەر بەچێ لە سلێمانی یەکەمی تۆ باشە سلێمانی هەموو دەفەرەکەی تۆ بووە تۆ 8 کورسی داهێناوە باش نییە لە 18 کورسی باش نییە نەزانام تۆ شەنازی بە چیوەکەی لە ڕاستی ئەمە زۆر عیبە دەبوو یەکێتی لە 18 کورسیەکە 15 بێنە بن لە خۆت بپرسیدە بۆچی ئەوەی تۆ لە ڕاستیە تۆ کۆمەڵێک دەموچاوی ناشرینی هێنا هەڵدەنگوانە نادا بەڕاستی باش نییە یەکێتی خەڵکی سلێمانی یەکێتی بەم حاڵەوە ناوێت هەتا سەری لێ شێواوە بۆی هەندێکت دەمتانایەتێ بە زۆر وشی ئەلم بابەتانە نازانم بەرەوەی شایەتمان بێنن ئێستا یەکێتی دەتوانێت لە هەولێر و بادینان دیفاع لە ئازادی بکات ئازیزان نەک خەدەمات باش نییە پارتی لەوەدا یەکەمە و یەکێتی لایەنەکانی تر لە هەولێر و بادینان باسی خزمەتگوزاری بکەن کەس بە پولێک نایکڕێ بەڕاستی ئەم چەکان بەدەستەوە نەماوە لە دەستی پارتی دایە بەڕاستی ئێستا من بە پارتی بڵێم چی بڵێم کارەبا نییە ئەڵێ هەیە بڵێم ئاو نییە ئەڵێ هەیە بڵێم خزمەتگوزاری نییە ئەڵێ هەیە بڵێم جادۆبان نییە ئەڵێ هەیە کەواتە بێ بڵێ چی باشە ئەبێ باسی ئازادی کەی چونکە لە سنووری هەولێر و سلێمانیە هەولێر و بادینانە ئازادی وشتی کردووە بەڕاستی ڕێکخراو بوون باش نییە ڕێپێوانێک نابینی تۆ لە حەقەتە باش نییە خۆشەویستان بیرتانە خەمەوە یەکێتی لە کەیسی شێروانی و هاوڕێکانیە بەڕاستی زۆر خراپ بوو باش نییە زۆر خراپ بوو بۆیە لە ماوەیە پارتی بە یەکێتیوت ئەوی زۆر سێرە بەڕاستی شێروانی گیرا بوو هەمووتان قسەتانە کرد تۆ سێ سەرۆکی حیزب زیندانی کردووە وەکو ئارامەکە و وەکو لاهور و وەکو شاسوار کەچی یەکەس قسە ناکات لە سلێمانیە تۆ زیندانیت کردووە باش نییە کە چەقۆکانیان لە دکتۆر غالبا من هەموو ئەرشیفەکەم دەرخست کێ چەقۆکانی وەشانوە چۆن بۆ هەمووی من باسم کرد بەڕاستی پێش ئاسایش و پێش هەموو کەسەکان چەقۆ وەشێنەکانیان لە سلێمانیوە ناردەوە ڕێک یانۆ بە پارتی بەڕاستی یەکێتی ئەمە بۆ خۆی کارسات بوو یەک کەس لە هەولێر و بادینانە بگیرێ دەبێ هەموو شتێک بڵێت نەک لەبەر پارتی بێتەنگ بێت باش نییە لە دەڤەری سلێمانی دەبێ شەڕی خزمەتگوزاری بکە لە هەولێر و بادینان خیتابی ئازادی هەبێ هیچی پێ نییە وەکو ئەوەی تر نەکەی تێتە لایەنەکانی تریش پارتی هەموو ئەو چەکانی دەست دەرهێناون مەسەلەی مافی کەسی و ئازادیەکان و ڕێکخراوبوون و بەیان و نووسین دەبێت ئەمە مەیدانێکی شەڕی گرنگە بەڕاستی کە بەڕێی من ئازادی پێش هەنا ساڵکێشانیشە پێش نانخواردنیشە بەڕاستی ئینسان کە ئازادی نەبێ حرمەتم بۆ ئێوە هەیە کەرامەتیشی نابێت لە واقع باشە جا بەدبەختیەکە ئەوەیە یەکێتی ئێستا خەریکە زۆنی سلێمانی وەکو زۆنی هەولێر لێەکە وەکو زۆنی پارتی لێەکە بەڕاستی ئەوەیش واتە مەرگی یەکێتی با خەڵکی ئازاد بێ بە ئارەزوی خۆی قسە بکە لەسەر کۆمنتێک دژە تیرۆر و کۆماندۆ و ئاسایش خەڵکی فەلاقە مەکەن لەسەر نووسین خەڵک مەفرێنن با خەڵک بای باڵی خۆی با قسە بکات باشە دەنگی ئازاد لە بادینان و هەولێر دەبێت ئیشی یەکێتی و گروپەکانی تر بێ لەمە زیاتر لە هەولێر و بادینانە هیچ گوتارێکتان نابێ هەرچی خزمەتگوزاری هەیە کراوە و پارتی ئێشیکا ئەوەیشی کە نەکرابێ پارتی ئەوێ بە هەر جۆرێک بێ چۆک بە خەڵکی ئەو دەڤەری سلێمانی دابدا باشە کە دژی پارتی کە پارتی قبوڵ ناکەن ئەگەر یەکێتی حیزبەکانی تر ئەمانە نەکەن کە من ئەیڕێم 4 ساڵی ئایندە خەونی پارتی دێتە دی و خەڵکی چۆکدا ئەدات و دەڵێ پارتیە هەر لایەنەکەیە گرنگ خزمەتگوزاریە گرنگ نان و موچەیە گرنگ کارەبا ئەوەیە جابا پارتی نەبێت و بۆ نمونە کاکە ژیان کافر بێت من چی کەم لە یەکێتی و ئەم حیزبانەکە هیچ شتێکم بۆ ناکە باشە ئەمە واقعەکەیەتی خۆشەویستانی ئاڵا محەممەد گەورەترین عەقڵمەندی بۆ مرۆڤ ئەوەیە کە دوژمنەکەی وەکو خۆی بناسێت وەک ئەوەی کە هەیە نەوەک وەک ئەوەی خۆی دەیەوێت بەبێ ئەم خوێندنەوەیە بچیە ململانێ لەگەڵ نەیارەکەت تووشی دوو جۆر لە شکست دەبیت و جەماوەرەکەشت تووشی بێئەمەلیەکەی کاتێک سەریان ئەدەی لە حەقیقەتی دوای ئاشکرابوونی ئەنجامەکان چارەسەرەکەش ئەوەیە دوور لە ڕق و حێقدی شخصی و مێژووی و خواستی شخصی ئەو واقعی کە هەیە وەکو خۆی ببینی وەکو خۆی وێنای بکەیت ئەمەش کۆمەک بە هەموو ئەوانە ئەکا کە پارتیان قبوڵ نییە چونکە دەبێ پێگەی پارتی بناسن کە پانتایشی زۆری تاوان و هەڵەی سیاسی یەکێتی بووە پارتی کردە ئەم حوتەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە دەیان جار وتومە خۆشەویستان و ئێسەیش دووبارەی ئەکەمەوە لە سەدا 60 تا 70 ڕەخنەکانم پەلامارەکانم دژی یەکێتی لەبەر ئەوە بووە کە دار شەقی بن هەنگلی پارتی بنەماڵی بارزانی بوون ئێسێش هەروەم لە واقع گەر باسی پارتی بکەین من هەزاران لایڤ و نووسین دژی پارتی هەیە لە هیچیشی پەشیمان نیم چونکە هەر شتێک بڵێم و بنووسم بە قەناعەتەوە دوور لە گومان و دڵی بەڕاستی ئەنجام بێتم بەڵام لێرەدا لە ڕووی ناوخۆی و دەرەکیەوە پێکەی پارتی بۆ ئەم هەڵبژاردنە باس ئەەکەم ئینجا هێنی یەکێتیش
ئەگەر تەحمل کرد لە ڕووی هەرێمایەتیەوە پارتی پەیوەندیەکی بەهێزی ئابووری و سەربازی و هەواڵگری و تەکنیشی هەیە لەگەڵ تورکیا کە دووەم هێزی ناتۆیە لە دوای شەڕی ئیسرائیل پەیوەندی لەگەڵ ئێران بەرەو پێشتر و باشتر ڕۆشتووە بە تایبەت بۆ لە قاڵبدانی ئۆپۆزیسیۆنی هۆتێلنشینی کوردانی ڕۆژهەڵات بوونی پەیوەندی بەهێز لەگەڵ وڵاتانی کەندا و بە تایبەتی ئیمارات و هێزە سنیەکانی عێراق لە ڕووی ناوخۆییشەوە پارتی ئامادەجی تەواوی کردبوو یەکەم بۆتان باسکەم ئەنجامدانی ڕێکەوتنێکی نوێ لە بواری نەوت لەگەڵ عێراق کە تا ڕادەیەک شکستی استراتیژی پارتی لە بواری نەوت تاشاردەوە دووەم پارتی بە کەمترین زیان کێشەی عەشیرەتی هەرچی چارەسەر کرد خورشید هەرچی کردە گەورەی عەشیرەت دژی جەوهەر ئاغا کە یەکێتی بوو بەمەش بە تەواوی پشتیوانی ئەو عەشیرەتی بۆ خۆی مسۆدەر کرد لە هەمان کاتا بەهێزێکی مادی زۆر کەوتە کڕینی کادران و بنەماڵە گەورەکانی یەکێتی بە تایبەتی لە باڵەکایەتی و کڕینی کەسانی دیار لە هەولێر و سەرۆکلیست لە دهۆک سێ گوتار و شیعاری پارتی جیاوازتر بوو لە حیزبەکانی تر پارتی کەمترین هێرشی کردە سەر هێزەکانی تر لە جیاتی ئەوە باسی پرۆژەکانی دەکرد کە پێشتر لەسەر ئەمە قسەم کردووە گوتاری پارتی من لە مێشکی خۆما دابەشم کردووە بەسەر چوار تەو نابەڕاستی یەکەم مەسعود لەسەر وەتەری کوردایەتی مەسرور باسی ئاوادانی و ئەمانەیە کرد نێچیر باسی دەستوری عێراقیە کرد سیدات باسی پێگەاندنی پێگەیان لە ناو خەبات لە مێژوودا ئەو چوار گوتارە لە دیدارەکانیاندا بە جۆرەی چین و توێژەکان ئاراستە کرابوون لە هەر چوارداوە لە میدیاکانیانە چەندین پرۆژەی استراتیژیان نیشاندا کە تەواو کرابوون یان کاریان تێئاکرا خۆ هەمووشمان ئەزانین هەموو ئەو پرۆژانەی کە کراوە بە موچەی خەڵکو و بە پارەی خەڵکو و بە نەزان بەسەر حسابی ئەو خەڵکەیە بەڵام ئەمان بەسەرکەوتون فرۆشتیانەوە بە خەڵک وەکو دەستکەوتیش هەرواقعیشە وەڕاستی جگەرەوە پارتی پرۆژەی تەوتینی فەشەل پێهێنا باش نییە هەژماری منی چەسپان ئەمەش هەڵی یەکێتی بوو کە لە ڕابردووە بەڕاستی کردی باش نییە بەڵام پارتی لەوەدا فەشەلی هێنا چارەسەری موشەی فەرمانبەران بە یەکجاری چارەسەر بکات دەربارەی یەکێتی بزانین یەکێتی چۆن لە مۆزوعانە دەرچووە یەکێتی لە ڕووی هەرێمایەتیەوە پەیوەندی لەگەڵ ئێران هەیە لە دوای پرۆسەی ئاشتی لەگەڵ تورکیاش پەیوەندیەکانی تۆزی ئاسایی بۆتەوە پەیوەندی بەهێزی هەیە لەگەڵ هێزە شیعەکانی عێراق بەڵام بەش تا حەدێکی زۆر لەناو خۆیە بە بۆنەی گوتاری شەڕەنگێزانەی پارتیەوە بە زیانی تەواو بووە لە ئاسی ناوخۆیەوە وەکووتم یەکێتی کێشەی ناوخۆیەکانی یەکلایی کردەوە باش نییە لە زۆنەکەی خۆیە بەڵام بە زەبری هێز کردی ئەمەش زیانەکانی زۆرتر بوو لە قازانجەکەی بەڕاستی بە نمونە ئەوەی لاهوری شەڕجەنگی ئەگەر وەکو چۆن پارتی کاتی خۆی باسن بەرامبەر بە خورشید ئاوا کردی دەبووی کەتیش ئاوا بیکردایە ئەوەی وەکو خۆیان لە سافیان کرد بەڵام بە زەرەریان تەواو بوو بەڕاستی بۆ مێژوو بۆ دوورمەودا یەکێتی ڕێگری کرد لە پێکردانی حکوومەتی تازە ئەمە کەلەسەیەکی باشی هەڵبژاردن بوو بۆ یەکێتی بەڵام ئێستا کە پارتی براوی هەڵبژاردنە ئەو خاڵە پێچەوانە بۆتەوە پارتی ئێستا بێمنێتە لەو مۆزوع لە لایەوی پێشووە من زانیاریێکم خستە ڕوو بۆ هەمووتان کە ئێستا هیچ کەسێک لە کووردا باسی ئەو مۆزوعی نەکردبوو باش نییە کەوتم ئەگەری هەیە پارتی داوای هەڵبژاردننی هەرێم بکاتەوە ئەوەی کەمان نیازی 2024 کرا قسەکەم هاتە دی ئەو تێ ئێستا پارتی ئەو هەڕەشەیە کا بەڕاستی ئەڵێ بێمە هەڵبژاردن بکەینەوە ئەگەر یەکێتی نیتە ژێربار باشە وەکو خاڵێک ئیشی لەسەرەکەم بەڵام یەکێتی فەشەلی هێنا لە ئیدارە و خزمەتگوزاری بۆ نمونە لە بەرامبەر سەدان پرۆژەی پارتی ئەو هیچی وای پێ نەبوو باش نییە اینجا خاڵێکی تر کە زۆر گرنگە فەشەلی تیمی یەکێتیە لە حکوومەت و فرامۆشکردنی زۆنی سلێمانی لەلایەن پارتی بێکاریشی گەوری دروست کردووە لەو زۆنە بەدیان هەزار کەس ڕۆ ئەوروپا ڕۆیشتون دەیان گەنج خنکاون بێسەر شوێن بوون تاوانباری سەرەکیش بەڕاستی یەکێتیە چکە یەکێتی شەڕ لەسەر مافەکانی خەڵک ناکات لە هەولێر ئەمە بەخۆی کێشەکەی منە لەگەڵ ڕاستی دەمەوێت لێرەدا بڵێم کە سیاسەتی دەوڵەتی عێراق خۆشەویستان تەنیا مامەڵەکردنە لەگەڵ پارتی و یەکێتی ئەوانەی تر هەر بۆ جوانکردنی شانۆگەریەکەیە باش نییە ململانەی پارتی و یەکێتی لەسەر پێکهێنانی حکوومەت و پۆستەکانی بەغا ئەچێتە ئاسێکی جیاواز دوای ئەم ڕۆبژاردنە چونکە پارتی پۆستی سەرۆکۆماری ئەوێ بە جددیش هەوڵی بۆ ئەدا بە تایبەتی ئەگەر کادرێکی خۆشی وەرنەگیرێ ئەوە ئەوێ دکتۆر بەرهەم ساڵات کاندید بکا بۆ سەرۆکۆماری عێراق بایکۆت و پوچەڵ پێی گوتین خەڵک بێزار بووە لەو درۆکانتان بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە نوێنەرەکان تەنیا نوێنەتی کەمینێژی کۆمەڵگان نەک کۆی کۆمەڵگان بۆیە ئازیزان دۆخی کوردستان تەواو مەترسیدارە هەموو شتێک چووە بە ناویەکە باش نییە زۆر ئاسایی بێ بەلاتانەوە بەرهەم ساڵات بێتە کاندیدی پارتی
مەسافای سێقال بێتە فەرماندەی لە زێڕەوانی، مەلا بەشیر ببێتە چالاکی فێمینیزم و نازانم پەرکە زێڕینە، ئەحمەد میرە ببێتە بەرپرسی نووسینگەی شەناسی ئیبراهیم ئەحمەد، باش نییە؟ خۆشید هەرچی ببێتە گیڤارای خەڵکی گەمژە و نەزان، نێشی بازاری کە ئەندازیاری دزی و جەردەییە ببێتە فریال ڕەس و دەوڵەمەدار، باش نییە؟ بە مانایەکی دیکە ئەم سەردەمە سەردەمی هەڕاجبوون و نەمانی ئەخلاق و مەبدەئە لای کەسانی چروک و دەبەنگ و دامەڕاو لە هەموو ڕەوشتێ بەڕاستی. بۆیە پێشنیارم بۆ یەشێتی ئەوەیە واز لە ڕق و گرتن و جاسووسی و بەسەربازیکردنی ئەم کۆمەلگایە بهێنن، کەمێک لەو ملیاردان دۆلاری کە بردووتانە بچن هەندێک ڕێگەی پێتەواو بکەن، نەخۆشخانە بکەنەوە، خزمەتگوزاری بکەن، لە بەغا پێتان ئەکرێ شەڕی هەولێر بکەن بۆ ئەوەی پارتی وەڵام بۆ شتانە بداتەوە، کارگە بکەنەوە، هەلی کار بڕەخسێن، میدیاکانتان ڕێک بخەنەوە، چیتر دەست مەخەنە ناو دائیرە و ناو زانکۆکان و ئەم بابەتانە. کۆمەڵێک لەو دەم و چاوە ناشرین و قێزەون و بێزراوانەی کە بوونە واجهەی حیزب دووریان بخەنەوە لە شاشە، فێر بن، گوێ لە ڕاخنین دەسۆزەکان بگرن، دەستگای بەدادار چوون دروستکەن بۆ جوانکردنی خۆتان، نەک بۆ نیشاندانی دیوە بۆگەنەکانتان. واز لەو کەمالیاتە درۆزنانەیە بهێنن، فیستیڤاڵی خێڵ و ئیڤێنت و چالاکی دان و لەو تەپڵ و جوزەل و ئەم بابەتانە دادی هیچ کەسێ نادا بەڕاستی. بەس شاناز بێنن کاسێکی سەوز کاتە بەری بای نازانم ملیێن لە دوای دزیوە ئەیخاتە بەری و وەڵا ئێمە دان و لەیەکەین ئەمڕۆ، وەڵا ئێمە نازانم هینی نازانم چالاکی فیستیڤاڵی تەپڵەک و جوزەل و ئەم بابەتان ناکەین. چیەکە دەکەن؟ ببنە حیزبێکی مەدەنی، چونکە حتا یەشێتی ئەمە بخەنە مێشی خۆتانەوە، حتا تونتر و ڕەختر بن بەرامبەر بە خەڵک. خەڵک نەک لێتان ناتەسێ، زیاتر بەرامبەرتان تیژتر و ڕەت ئەستوتر دەبێ بەرامبەرتان بەڕاستی. ئەمە بخەنە مێشی خۆتانەوە. لەبەرەوە من لەو جاتە قسەم بۆ قسە ناکەم خۆشەویستان، ئەوەی کەوتم ئاوایە ئەگەر ئەو هێزانە لە بەغا یەکگرتوو نەبن بەڕاستی نەدێتان ناشەرمەوە کاکە. من مەسەلە ئەوە نییە کە من خەڵکی منتیقی پێنجوێنم و چی و ئەم بابەتانە، بەڵام کاکە من ئەزانم کە سلێمانی چی کردووە لە مێژووی 300 ساڵی ڕابردووە، من ئەزانم پێنجوێن وەرە سەدان شەهیدی پێنجوێن چەمی شتێتان پێڵێم، من ئەزانم خەڵکی شارەزۆ چی کردووە، من ئەزانم خەڵکی هەڵەبجە چی کردووە، من ئەزانم خەڵکی گەرمیان و قڕانێ و قەڵازیە و کۆی ئەوانە چیان کردووە، بە هەزاران هەزار کوڕی گەنجیان نیاوە بە شەهیدیان کردووە لە شاخ و لە شار و لەم بابەتانە. منتەقی تیان نییە سلێمانی کەلاوە بێ بەڕاستی. من ڕێزم لێ بۆ خەڵکی هەولێر بۆ بادینەم حەزەکەم همووی بەڕاستی ببە بۆ بەهشتەی کە خوددا لە قورئانە باسیەکە، بەڵام کاتێ خەڵکی سلێمانیش پێویستی بە مۆزوعانەیە ئەی هاوار، خەڵکی هەڵەبجەش پێویستی بەمانەیە، خەڵکی نازانم فڵانە فیسار پێویستی بەمانەیە، پێویستە بە هەموو لایەکەوە ئێوە ئەو کارە بکەن و پێویستیشەکە خەڵکیش بەڕاستی ڕەخنەکانی خۆی بگرێ کە بۆچی لا ناکرێتەوە بۆ خەڵکی ئەو ناوچەیە کاکەشە. یعنی پارتی ئەڵێ چی؟ پارتی ئەوێ بڵێ خەڵکی دەڤەری سلێمانی هەمووتان ببن بە پیاوی من ئینجا شتان بۆکەم. چ منطقێکە بەڕاستی؟ ئەوە چ منطقێکە ئەگەر من لەگەڵی نەبم نابێ نان بخۆم، ئەگەر من دەنگە نەدەمێ نابێ ئازادیم هەبێ، ئەگەر لە سلێمانی من نەبم بە پیاوی تۆ نابێتەوە تۆ هیچم بۆ بکەی. لە کوێی دنیاشی وایە کاکە؟ ئەگەر من یەکی پێنجوێنی بنمونە نەبم بە مەسینە هەڵگری بنەماڵی بازانی نابێ هیچ بۆ شارەکەم بکرێ. لە کوێی دنیاشی وایە کاکە ئەی هاوار؟ لە کوێی دنیا هەیە کاکە؟ بە پارتی یا حکوومەتی مەکە یا وەکویان شەریک بە یەک چاوچەری هەموو خەڵکی کوردستان بکە کاکە. باش نییە خەڵکان من بە پارتی ئەڵێم تۆ بتەوێ نەتەوێ، پێ خۆش و پێ ناخۆش بێ، وەڵڵا لە منی وەربگرە. خەڵکانێکن کاکە کەس و کاریان بەدەستی ئێوە کوژراوە، ئەسیر کراون، بە ئەسیری کوژراون، تەعدایان لێکراوە، قەسەم بەخوا نان نەبێ بیخۆن دەنگتان پێ نادەن کاکە، نان نەبێ بیخۆن دەنگ نادەن بە پارتی بنەماڵی بازرگانی کاکە. ئەمە خۆب کاکە من خۆم کەس و کارم هەیە کاکە گیان، قەسەم بەخوا لەسەر ئەژنۆ بڕۆم دەنگ نان بە پارتی کاکە نایەن کاکە گیان. لێتان ڕەنجاون لە 75 دوای ئاش بەتاڵەکەوە لە ئێوە تووڕەن کاکە. لەبەر ئەوە ئەگەر ئێوە حکوومەت ئەکەن، ئەگەر سەرۆکی حکوومەتە وەکو مەسوود بارزانی پێویستە بە یەک چاو سێری هەموو کۆمەلگای باشووری کوردستان بکە. باش نییە نابێ بڵێ ئەگەر سلێمانی تەسی من بوو بۆ پیاوی من دەنگی بە مندا من توانین بۆ نمونە دەکوسی بێنەوە ئیتر هەمووشیان بۆکەم. غیرە ئەخلاقیە بەڕاستی وە غیرە ئەخلاقیە کاکە. باش نییە تەواو لەم هۆڵندایە حکوومەتێکەیە کاکە بۆ من هەر سیاسەت ناکەم کاکەجیان. باش نییە بەڵام مافەکان وەکو ئینسان پارێزراوە کاکەجیان. ئەمە لە کوێی دنیا ئێوە هێناوتانە؟ یا ئەبێت زۆرناژەنی تۆ بم یان نابێت نان بخۆم کاکە. ئەو منطقی تیانێ بەڕاستی خەڵکی ئەو دەڤەرەی سلێمانی و پێنجوێن و هەموو شوێنەکانی تر نابێت ئەمە قوبڵکرێ کاکەجیان. ئەگەر یەکێتیش بۆ ئەم جارەدەوە بوو بە مەسینە هەڵگری پارتی، بووە بە جانتە هەڵگری مەسوود بارزانی و ئەو کاتە بەڕاستی بە ڕسواتیان کاکەجیان ناکرێت ئەوە.
من کاتان ناگرم خۆشەویستان شەوگاتان خۆش بێ ئەوە کولی پەیامەکەی من بوو بۆ دوای هەڵبژاردن هەتا جارێکی دێمەوە خزمەتی ئێوە بەخواتان ئەسپێرم بخواتان لەگەڵ خۆشویستیم بۆ هەموو لایەک بەخێرچن باجارێ ئەمەیان دابم ئافەرم